هێژا سلااو و ڕێز دێمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت لەسەر ڕەوشی ڕاپەڕینەکانی ئێران. هەروەکو دەزانن لە 16 ئەو مانگە ینی 16 سپتمبری 2022 لە تاران ئیتر ڕووداوێک ڕوویدا لەو ڕووداوەدا مەحسا ئەمینی کچێکی 22 ساڵی لەلایەن پۆلیسی مۆرالی ئێرانیەوە لەسەر باش بەکارنەهێنانی حیجاب دەستگیر کرا بە شێوەیەکی زۆر دڕندانە و دوای دوو-سێ ڕۆژ ئیتر تەرمەکەی لە نەخۆشخانەی تاران ڕاددەستی بنەماڵەکەی کراوە و لە سەقز نێژرا. لە سەقز یەکەمین ڕاپەڕین ڕوویدا و ئەویش ئەوە بوو کە ژنان بە تایبەتی لەوێ حیجابەکانیان داکەند و ئیتر دروشمیان دژی کۆماری ئیسلامی بمری دیکتاتۆر گوتنەوە و دوای ئەوە تەماشامان کرد لە هەموو ئێران ڕاپەڕینەکان بڵاو بوونەوە و تەماشا دەکەین بەڕاستی ئەم ڕاپەڕینانە جیاوازیەکی زۆر گەوریان هەیە لەگەڵ ڕاپەڕینەکانی پێشوو. ئایا ئەم ڕاپەڕینانە بەرەو کوێ ئەچن وەکو ڕاپەڕینەکانی دیکە سەرکوت دەکرێن یان سەرکوت ناکرێن؟ ئایا ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بەهۆی ڕاپەڕینەکە دەڕوخێ ویانیش بە گوشاری ڕاپەڕینەکە لەناو کۆماری ئیسلامی ئێراندا لەناو دەسەڵاتدا دابەشبوونێک دروستە بێ و کەسانی نوێ لایەنی نوێ گروپی نوێ دێنە سەر دەسەڵات ویانیش ئایا ئێران بە ناچاری لەگەڵ وڵاتانی خۆر ئاوا بە تایبەتیش ئەمریکا لەسەر کۆمەڵێک دۆسیای وەکو نوکلێری سازش دەکا و وڵاتانی خۆر ئاواش وەکو چین و رووسیا ئێران دەپارێزن و لەو قەیرانەدا تێی ئەپەڕێنن. هەموو ئەمانە ئەمڕۆکە تاوتوێەکەین بێگومان لێرەدا بە تەنیا بەشی یەکەمی بەرنامەکەمان پێشکەش دەکەین لەسەر کۆی ئیران. لە بەشی دووەمدا دێینە سەر هەرێمەکانی کوردستان ئەو شوێنانەی کە کوردەکان زیاتر لێی جێنشین و لێی چالاکن و هەردوو بەرنامەش لەگەڵ نووسەر و ڕۆناگبیر کاک سەلاحی عەباسی تاوتوێ دەکەین. کاک سەلاح ئەم کاتت باش و زۆر بەخێر بێ. زۆر سپاس کاک هیوای بەڕێز، خۆشحاڵم لە خزمەتتاندام. زۆر سپاس کە و دەرفەتەتان ڕەخساند کە گفتوگۆیەکمان هەبێت. کاک سەلاح هەروەکو لە پێشەکیەکەدا باسمان کرد ئیتر هەفتەیەکی پەڕاندنەوە خەریکە ئەگەینە دوو حوتوو کە ڕاپەڕینەکان لە ئێراندا بەردەوامن، بەڵام ئێمە ئەزمموی پێشووترمان هەیە کە ڕاپەڕینەکان زۆر درێژیان کێشە بەڵام سەرکوت کران و زۆربەی زۆری چاودێران باسلەوە دەکەن ڕاپەڕینی ئەمجارە جیاوازترە. ڕاپەڕینەکانی پێشومان بینیون ڕاپەڕینی هەندێک ڕاپەڕین بە تەنیا وەک ڕاپەڕینی فارسەکان ناسێندران، هەندێک ڕاپەڕین بە تەنیا وەکو ڕاپەڕینی بەلوجەکان ویانیش عەرەبەکانی ئەحواز ناسێنران ویانیش وەکو ڕاپەڕینی کوردەکان ناسێنران. چاودێران باسلەوە دەکەن کە ئەمە دیوارە ئەتنیکەکەی پەڕاندۆتەوە بۆ تا ڕاپەڕینێکی تەواوی ئێران. ئایا ئەمە بەڕاستی بەسە بۆ ئەوەی بمانگەینتە ئەو دەرئەنجامەی کە ڕاپەڕینی ئەمجارە ئەنجامێکی جیاوازتری دەبێ و ئەگەر ئەنجامێکی جیاوازتری ببێ چۆن دەیبێ و دەمانگەینیتە کوێ؟ ئایا خۆش باوەڕ بین بەوەی کە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران دەڕوخێ، دەستوری بنچینەی ئێران دەڕوخێ و دەستورێکی کە دەنووسرێتەوە و یانیش گۆڕانکاریەکی شێوەی لە ناو دەسەڵاتدا دێتە ئاراوە. بۆ چوونی جەنابەت لەو بارەیەوە چییە؟ بەڵێ سەرەتا دیسان سپاس بۆ ئێوە و بینەرانی بەڕێز. من پێم وایە مەسەلەکە لەوە گەورەترە کە بڵێن ئینقلابێک کە دەکرێت دەبێ لە ماوەیەکی دیاریکراودا سەر بکەوێ. یعنی کێشەکە لەوە قوڵترە کاتێکی زنجیرەیەک ڕوودا و پێش دێن کە ئەوانە هەر درێژیان دەبێ و بەردەوام دەبن، ئەو زنجیرە ڕووداوە لەوانەیە ئێستا ئێمە بڵین ئەو شۆڕشە پەیتاپەیتانەی کە لە ئێران ڕوودەدەن
ماوەکەیان کورتتر بۆتەوە واتە جاران 8 ساڵ 9 ساڵ بینیان مەودا هەبوو ئێستا بۆتە ساڵێک 2 ساڵ مەودای شۆڕشەکان زۆر کورت بۆتەوە لەوانەیە 10 جار 15 جار ئەو خەڵک شکست بخوات بەڵام حکوومەت یەک جار شکست دەخوات ینی یەک جار کە شکستی خوارد تازە ئینقلاب سەرکەوتووە دوایەکەی چی لێ دێتەوە ئەمەش باسێکی دیکەیە ئەوەی کە ئێستا ڕوودەدا ئەوەیە کە ئێمە لە 40 ساڵی ڕابردوودا 5-6 جۆرە جوڵانەوە و ڕاپەڕینمان لە ئێران بینیوە لە دژی حکوومەت لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنی حکوومەتی کۆماری ئیسلامی لە 79 لە سەردەمی شەڕی ئێران و عێراق لە 80کاندا واتە لە 10 ساڵی 80 هەتا 89 بە میلادی دەیڵێم کە دەبێتە 6 تا 7 بە شەمسی 1360 تا 1358 تا 1370 ئێمە بە تایبەت لە سەرەتای شۆڕشدا لە 4-5 ساڵی ئەوەڵدا جوڵانەوەی چەکداریمان هەبوو جوڵانەوەی چریکیمان هەبوو هەم لە کوردستان هەم لە ناوەند مجاهدین هەبوون چریکەکان هەبوون و خانەی تیمی هەبوو واتە جوڵانەوەی چەکداری لە دژی حکوومەت هەبوو کە هەر لەو 4-5 ساڵەدا سەرکوت کرا و هەم کوردستان هەموو گیرایەوە هەمیش مجاهدین هەڵاتن هەمیش چریکەکان هەڵاتن و 7,000 کەسیشی لێ یادام کردن ئەوانەی کە گرتبوویان و محاکەمە کران واتە بزوتنەوەیەکی چەکداری هەبوو لە دژی حکوومەت سەرکوت کرا ئەو بزوتنەوە چەکداریە ئیتر درێژەی نەچێشە ینی وەکو بزوتنەوەیەکی چەکداری تەواو بوو لە 80کاندا کە دەگەینە 90کان بزوتنەوەی بڵین چەکداری لە کوردستان جاروبار هەیە واتە لەو دی و سنوورەوە دێنەوە تەقە دەکەن شەڕێک دەکەن و دەگەڕێنەوە بۆ ئەو دی و سنوور یا لە شاخەکانی کوردستان لە هێندێک شوێنی سەخت و شاخاوی جاروبارە بە شەو دەچنەوە ناو گوندەکان واتە هیچ باژارێک شارێک شوێنێکی دیاریکرا و بەدەست پێشمەرگەوە نەماوە بەڵام جموجۆڵ هەیە چالاکی هەیە حملە دەکرێت بۆ پێگا ئەمەش تا دەکرێ بڵێنە تا 2000 ینی ماوەی 10 ساڵ ئەمەش بەڵام ناکرێوەکو جوڵانەوەیەکی چەکداری چریکی چاو لێ بکردرێ جوڵانەوەیەکی پارتیزانیە کە جاروبار چالاکی دەکات و چالاکێکەشی ئاکامێکی بەدەستەوە نییە ینی ئاکامێکی دیاریکراو نییە بڵێن ئەوەی لێ بەدەستدێنین لەو مەسەنەن چەند پایەگایەک دەگرین یا چەند پاسدارێک دەکوژرێ 100-200 پاسدار دەکوژرێ هەموو ساڵ ئەمەش تەواو دەبێ ئەمە کە تەواو دەبێ لە 2000ەوە کەمپنیشینی وشت دەست پێ دەکات ئێستا ناچینە سەر ئەو باسانە دەگەڕێنەوە بۆ ناوەند لە ناوەنددا ئێمە چی ئەبینین لە ناوەنددا ئەبینین کە لە 90کاندا چەند 3-4 جوڵانەوەی زانکۆکان دەست پێ دەکەن واتە قوتابیەکان دەڕژێنە خیابان دەڕژێنە شەقام و هەموو جارێژ 2 جار زۆر بە توندی سەرکوت دەکرێن مەسەلەی کوی دانیشگا کوی زانکۆ ینی ئەو شوێنی دانیشتجۆکان قوتابیەکان دێتە گۆڕێکە حکوومەت سەرکوتی دەکا چەند کەسیان لێ دەکوژێ کۆمەڵێکی زۆریان دەگرێ زۆر بێ بەزایانە زانکۆکان ینی ئەو جوڵانەوەی زانکۆیانە هەیە هەتا کوونێ ئێمە دەگەینە مەسەلەی ساڵی 2000کان کە خاتەمی و ئەوانە دەبنە هۆی ئەوەی کە مەسەلەی ڕیفۆرمخازی بێتە گۆڕێ لەوێدا دەنگدانێک دەکرێ بڵین 1376 کە دەنگدان دەکرێت لەو دەنگدانەدا بەشی زۆری خەڵک دەنگ دەدەن بە ڕیفۆرمخوازەکان ڕیفۆرمخوازەکان دێنە سەرکار لە 4 ساڵی یەکەمدا پارلمان داگیر دەکەن بەڵام سوپای پاسداران و مەرجعیەت و ویلایەتی فەقی و ئەوانە دەسەڵاتی باڵاتریان هەیە بەڵام ئەمانیش کارتێکەریان هەیە بە تایبەت زۆرینە دێننەوە لە پارلماندا ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە ناڕزایەتەکان بەرەو ئاقارێکی تر بڕۆن ینی ئومێدێک پەیدا دەبێت کە لە ناو خۆی حکوومەت و سیستمەوە دەنگانی ناڕازی پشتیوانی لە ئیسلاح تەڵەبەکان دەکەن چونکە ئومێد و هیوای پێدەبەستن کە لە ناو خۆی حکوومەتەوە ریفۆرم
بەبێ تەقە و بەبێ خەڵک کوشتن و بەبێ مزاهرە و بەبێ ئەوەی کە بەرامبەری حکوومەت ببنەوە بتوانن دەسەڵات بەدەستەوە بگرن لە ڕێگای ڕێفۆرم خوازەکانەوە. ئەو ڕێگایە دەبەسترێ خاتەمی دەورەی دووهەم دیسان دێتەوە سەرکار، بەڵام مەجلیسی پارلمانی لە دەست دەردێنن، ئۆرگانەکانی لە دەست دەردێنن، واتە دەسەڵاتی 4 ساڵی پێشووی نامێنێ، دەسەڵاتێکی کەمترەوە دەگەڕێتەوە. دیسان هەڵبژاردنێکی تر دەکرێت، دیسان هەموو تەرکیزی خەڵکی ئێران لەو 10 ساڵەی هاتنی خاتەمی تا هاتنی ئەحمەدی نژاد و دوای موسەوی تەواوی تەرکیزی ڕۆشنبیران، نووسەران، خەڵک لەسەر هەڵبژاردنە. یاتنی ئایا ئێمە دەتوانین لە ڕێگای هەڵبژاردنەوە سیستم بگۆڕین؟ ئایا ئەوە ڕێگایە کراوەتەوە؟ زۆر کەس دەڵێن بەڵێ کراوەتەوە. ریفۆرم خوازەکان زۆر بانگەشە بۆ ئەوە دەکەن کە لەو ڕێگایەوە ئێمە دەتوانین بە مافەکانمان بگەین وردە وردە ئۆرگانەکان بەدەستەوە بگرین و بەتایبەت سەرۆک کۆمار. بەڵام هاتنە سەرکاری ئەحمەدی نژاد بەهۆی سیاسەتی نیۆلیبرالی ڕێفۆرم خوازەکان کە گوێ نادەنە دۆخی ئابووری خوارەوەی کۆمەلگا، دەبێتە هۆی ئەوەی کە پچرانێک ڕوودەدا لە نێوان خەڵکەکەدا. بەشێکی زۆر پێیان وایە کە ئەحمەدی نژادێکی کە لایەنگری حکوومەتە بە دروشمی پۆپۆلیستی دێتە سەرکار، لاسایی چاوەز دەکاتەوە، یان بە هەرحاڵ لەو پۆپۆلیسمەدایە کە پارەی نەوت لە نێو خەڵکدا من بەش دەکەم، دەنگ دێنێتەوە، کێشەیەکی گەورە ساز دەبێ بە نێوی جوڵانەوەی سەوز کە دەڵێن تەغەلوب کراوە، دەستکاری کراوە لە هەڵبژاردندا و حکوومەت دەنگەکانی ئەمەی دزیوە دراوە بە ئەحمەدی نژاد. ئێستاژ ئەو کێشەیە هەڕوون نەبووتەوە، بەڵام بێگومان ئەحمەدی نژاد دەنگێکی زۆری هێناوەتەوە، بەس لەوانەیە براوە هەر ڕیفۆرم خوازەکان بوو بن لە ڕووی دەنگەوە، بەڵام حکوومەت چەند میلیۆن دەنگێکی جێبەجێ ئاڵوگۆڕ پێکردووە، واتە چەند میلیۆن دەنگی بە قازانجی ئەحمەدی نژاد هێناوەتە ئاراوە. ئەوە جوڵانەوەی ڕێفۆرم خوازی بوو، 100 و چەند کەس کوژران لە تاران، چەندین هەزار کەس گیران و دەیان هەزار کەس هەڵاتن لە ئێران و هەزاران و سەدان ژۆرنالیست و ڕۆژنامەنووسی ناوخۆی ئێران کە ئیسلاح تەڵەب بوون هەڵاتن هاتنە ئەوروپا، بەشێکیان چوونە نێو BBC و رادیۆ فەردا و زەمانە و ئەو تۆرە کۆمەڵایەتی و میدیایەکان. لەوێدا دیسانەکانێت بانگەشەی ڕیفۆرم خوازیان کرد، لە دژی ڕووخانی حکوومەت قسەیان کرد، واتە ئەیان هەویست ئەو پارادایمە نەگۆڕدرێ. هەموو فکری ڕۆشنبیران و خەڵکی ئێران لەسەرەوەی بێ کە ڕێگای دەربازبوونمان ڕیفۆرمە. ئەویان هەر درێژە پێدا 8 ساڵ مەودا هەبوو، ینی 8 ساڵان بەو تەبلیغات و هێژمۆنی ڕێفۆرم خوازی و درەنجیان خست هاتنە شەقامی خەڵکو و دوایە تا ساڵی 1396 واتە ئێمە بڵین 2018 یان 2017 لە دەیمانگدا لە مانگی ئەوەڵمانجی زستاندا مزاهرە لە تەواوی ئێران کرا، بەس مزاهرەکە خۆپێشاندانەکە خۆپێشاندانێکی بڵین زۆرتر ئابووری بوو، دژی گەندەڵی بوو، مەهاژ بوو، واتە ئەوەی کە دەبیسترا هێندێکیشی سەڵتەنەت خوازی تێدا بوون، دروشمی ڕزا شا ڕۆحەتشا ئەو شتانە هاتە پێشێ، نەیتوانی ببێتە بزوتنەوەیەکی گشتگیر و هەمەلایەنە. لە 100 شاری ئێران مزاهرە کرا، حکوومەت سەرکوتی کرد، نزیک 40-50 کەسێکی کوشت، ینی پێویستی بەوەی نەبوو سەرکوتێکی زۆر گەورەش بکە، خڕی کردەوە. 2 ساڵ دوای ئەمە لە ئابانی بڵین 98 واتە نەگەیشتە 2 ساڵ، ساڵێک و 7 مانگ دوای دەیماهی 96 بزوتنەوەیەکی گەورە دیسان لە ئێرانی ڕوویدا، دیسان کرێکاری بوو، دیسان بەهۆی گەمار و ئابووریەکانەوە دۆخەکە هەر خراپتر دەبوو، هەر کەلوپەل گرانتر دەبوو، مشکلەی بژێوی، دوایە گەندەڵی حکوومەت، ئەمانە هەمووی بوونە هۆی ئەوەی کە دیسان لە زیاتر لە 100 شار لە ئێران مزاهرە کرا. مزاهرەکان گەورەتر بوون، خۆپێشاندانەکان زۆر گەورەتر بوون لەوەی 2 ساڵ و نیوێک پێشتر کە ڕوویدا بوو.
ئەمەش دیسان سەرکوت کرا ڕۆیتەرز گزاریشتێکی دا کە حکوومەت 1500 کەسی کوشتووە لە ماوەی 5-6 ڕۆژدا واتە حکوومەتی ئێران و ماوەی 10 ڕۆژیش ئینتەرنێتیان داخست لە سەرتاسەری ئێران بۆەوەی کە خەبەرەکان بڵاو نەبنەوە هەڕەشیان لە بنەماڵەی کوژراوەکان کرد ئەوەشیان سەرکوت کرد. دێرەدا دیارە مەسەلەی نێۆلیبرالیزم دەوری هەبوو چونکە هاوکات بوو لەگەڵ گرانکردنی بێنزین واتە ئەم شتا لە وڵاتانی تریش ڕوویدا بوو پێشتر لە ئەمریکای لاتین لە زۆر وڵاتی تر تەنانەت لە منتەقەی رووسیا ئەو وڵاتە کازاخستان بوو یان گورجستان بوو ئێستا لە بیرم نییە کە بێنزینیان گران کرد پار بوو یا پێرار بوو وڵات کازاخستان بوو کازاخستان بەڵێ کازاخستان بوو زۆر سپاس لەوێ ینی ئەمە دەکرێ بڵێ دیاردەیەکی جیهانی نێئۆلیبرالیزم هەیە کە دەبێتە هۆی گرانی و گوشاری ئابووری بۆ سەر خەڵکان لە هەموو وڵاتانی جیهاندا کۆڵەکەی سەرەکی یان ئەستۆندەکی سەرەکی یان بڵین بناخە سەرەکیەکەی بێنزین و نەوت و بەتایبەت قیمەتی بێنزینە کە دەبێتە هۆی گرانبوونی هەموو کالاکان و خواردنەکان و میوەجات و هەموو شتێکی دیکە دەباتە سەرێ بۆیەش زۆرێک لە وڵاتانە ڕانتیان بۆ داناواتە قیمەتەکە دەوڵەت هێناوێتە خوارێ وەکو ڤێنزوێلا و ئەوانە کە لێرەدا دەوڵەت زەرەرێ دەکا بەڵام کالاکان ئەرزانتر دەدرێن بە خەڵک. لە ئێرانیش لە سەردەمی ئەحمەدی نژاددا ئەو سیاسەتیان خەریک بوون بیگۆڕن بە دەستی ئەحمەدی نژاد ناویان نابوو ئازادسازیە قیمەتها ینی قیمەتەکان ئازاد دەکرێت بازار خۆی بڕیار دەداکە و کالایانە دەبێت بە چ قیمەتێک بفرۆشتن. ئەوە جوڵانەوەیەکی لێکەوتەوە خەڵکێکی زۆر کوژرا ئێمە چاوەڕوانمان نەدەکرد جوڵانەوەکانی ئێرانێ تێکەڵ ببنەوە ینی ئەوەی کە ئێستا ڕوویداوە ئەتۆ جوڵانەوەی زانکۆکانت هەیە کە لە دەهەی هەفتادا هاتبوو ینی لە 20 و چەند ساڵەوەی پێش ئەتۆ ئەو شتت هەبوو جوڵانەوەی کرێکاری و مەحاش و دژی گەندەڵیت هەیە کە لە 7 ساڵ پێشدا خەریک بوون کەشایان دەستند هاوکات جوڵانەوەی ژنان هاتووە بۆتە ڕێبەری هەموو جوڵانەوەکان وە لە هەمووشیان گەورە. یەک دقە لێرەدا دەمەوێ ڕاد بگرم یعنی دەمەوێ لەوە تێبگەم بەڕاستی ئەوەی بۆ من لێرەدا گرینگە جیاوازی ئەو خۆپیشاندانە لە بوارەکانی دیکەی چینایەتی بەشێک لە چاودێرانی سیاسی وەکو ئەوەندەی من توانیومە تاقیبی بکەم بە تایبەتی چاودێرە سیاسی ئێرانیەکان کە لە دەرەوە دەژین باس لەوە دەکەن کەم و کورتی ڕاپەڕین و خۆپیشاندانەکانی پێشوو لەوەدا بوو کە چین و توێژی ئیندوستری یعنی پیشەسازی لە ناو خۆپیشاندانەکاندا جێی نەدەگرت. ئایا ئێستا وەزعی پیشەسازی لە ئێران چۆنە ئەو چینە و توێژە بە تایبەتی لە شارە گەورەکانی وەکو ئەسفەهان و تەبرێز و تاهرانیش لە ناویدا ئایا ئەمانەدا بەشداریان لە خۆپیشاندانەکە کردووە ویانیش وەکو جاران ئیتر لە ماڵەکانیان لە شوێنەکانیان دانیشتونە و بە خۆپارێزی مامەڵە دەکەن لەو بارەیەدا ئایا هیچ گۆڕانکاریەکەیە وەکو زانیاری؟ بەڵێ گۆڕانکاری گەورە ڕوویداوە. ئێمە لە ئەو جوڵانەوەی ڕێفۆرمخوازی جوڵانەوەی سەوزدا کە ساڵی 2009-2010 بوو لە مەسەلەی هەڵبژاردن بوو ئەوانەی کە ئامارگیریان دەکرد لێکۆڵینەوەیان دەکرد لەسەر ڕەوتی شەقام دایانکوت بەپێی بەڵگا بەپێی فاکت بەپێی دۆکۆمنت جنوبی تارانێ یان باشووری تارانە کە شوێنی هەژار و کرێکارانە لە ڕووی چینایەتەوە بەشدار نییە بەشێکی زۆری بەشدار نییە زۆر کەم بەشدارە بە تایبەت چینی مامناوەندی و شمالی تارانێ ینی لە ڕووی جوگرافیایەوە دەبیندرا کە چ شوێنێکە کە بەشدارە ئەو شوێنانەی کە دیارە حەشیمەتیشیان زۆرە زیاتر لە نیوەی حەشیمەتی ئیتارانیان مامناوەندین یان سەرەوەی مامناوەندین یان مامناوەندی بەرەو خوارەوەن بە هەر حاڵ چینی خوارەوەی کۆمەلگایە بەشدار نەبوو. ئێستا ئەوە گۆڕاوە ئەو ئاڵوگۆڕە پێکاتووە کە چەندین جاردا هەروەکو وتم دەیماهی 96 واتاگەر بە میلادی بیڵێن 2017 دوایش 2018 و 2019 ئەوەی ئابان ماه ئەوانە کرێکاران تێدا بەشدار بوون. ئەی چینی سەروتری کرێکاران یانی پیشەسازی بەدنیا کرێکار نیە
لە ئێستادا لەو بارەیەوە گۆڕانکاریە کەیە؟ بەڵێ گۆڕانکاری هەیە، چونکە پێشتریش زمانی شاش چینی پیشەسازی کرێکاری سەنعەتی لە ئێرانێ نەی دەتوانی بە تەنیا شۆڕش بکە، بەڵام زۆر بەهێز بوو. واتە ئەوە یەکێک لەو هۆکارانەی کە شای ڕووخاند مانگرتنی ئەوەی دامودەستگای پاڵاوتنی نەوت و کرێکارانی کە لە بەشی لە کەرتی نەوتدا کاریان دەکرد لە خوزستان، ئەوانە کە مانگرتنیان کرد وە فرۆشتنی نەوت ڕاوەستا لە ئێرانێ لە ڕووی ئابوووریەوە گوشارێکی زۆریان خستە سەر شانی حکوومەت. ئێستا دیارە و گوشارانە لەلایەک ئابلۆقەکانی ئابووری ئەمریکا و وڵاتانی دەرەوە زیاتر دەیهێنن، بەڵام ئەگەر لە ناو خۆدا چون بەشێک لەو نەوتە بە قاچاغیان بە شێوەی بازاری ڕەش دەفرۆشرێت، ئەگەر بێت و مانگرتنی گەورە و سەرتاسەری بکرێ ببوورە. دیسان ئێمە ڕوبەڕوو دەبینەوە لەگەڵ هەمان سناریۆ، ینی کارگەرانی بڵێنچینی کرێکارانی پیشەیی یان ئەوانەی کە لە کەرتی نەوت و زەوبی ئاهەن و شوێنە تکنۆلۆژیا و سەنعەتی کارخانە گەورەکاندا کار دەکەن، ئەمانە قورسایەکی زۆر دەخەنە سەرشانی حکوومەت، دژایەتی لەگەڵ حکوومەت. ئێستا لەو چینەشدا من هەر دەمەویست بگەمە سەر ئەوە کە ئەو دۆخێکە ئێستا پێک هاتووە دۆخێکە کە لەسەرەوەی لایەنەکانە، ینی ئێستا ئەتۆ جوڵانەوەکە ناکرێ بڵێ ئەمە فێمینیستیە یان چینایەتیە یان ئەمە جوڵانەوەیەکی زانکۆکانە یا جوڵانەوەی کرێکاریە یان دژی گەندەڵیە. دووسێ شتی هەیە کە لە بەهاری عەرەبی نزیکی دەکاتەوە. یەکیانەوەیە کە بەهاری عەرەبی لە تونسەوە دەستی پێکرد بەهۆی بێعیداڵەتی و زوڵمێک کەسێکی میوەفرۆشیان کوشت بە ناحەق. ئێستا ئەوەی مەحسا ئەمینیش تقریبەن بەهۆی کوشتنی مەحسا ئەمینیەوە دژایەتەکان دروست بوون، بەڵام ئێمە ئەوەی تونسیش ناتوانین بڵێنکەوە کوتاوپڕ نەبووە، واتە ناڕزایەتەکان کەڵەکە بوون لەسەر یەک گەورە بوونەوە. بە تایبەتیش قەیرانی کشت و کاڵ و گەرمبوونی کەش و هەوا نەبوونی خواردەمەنی بووە هۆکاری ئەوەی ڕاپەڕینی عەرەبی دروست ببێ. ڕاستە، زۆر ڕاست، بەتایبەت لە سووریەکە و باران نەباری چەند ساڵان ئەمانە باسییان لەسەر کراوە. ئەوەی کە ئێستا ئێمە بڵێن دەیبینین کە لە ئێران خەریکە ڕوودەدا دقیقەن ئەوەیە کە لەو ڕوویەوە لە بەهاری عەرەبی نزیکە، بەڵام ڕوویەکی دیکەی کە زۆر گرنگترە لە بەهاری عەرەبی نزیکە. دوای باسی ئەوەی دەکەم جیاوازەکانیشی زۆر گەورەیە لەگەڵ بەهاری عەرەبی ئەوەی کە لە ئێران ڕووی دەدا. وێکچوویەکانیان یەکیش ئەوەیە کە بزوتنەوەکە چەندین و چەندان ڕێبەری لوکاڵی هەیە، واتە لە هەر گەڕەکێکی تاران چەند ڕێبەریان هەیە، لە هەر گەڕەکێکی شارە گەورەکان یان شارستانەکان. ئەو ڕێبەرانە بگیرێن بکوژرێن هیچ گرنگایەتێکی ئەو تۆی نییە بۆ جوڵانەوەکە خەڵکێکی تر دێت لە جێگایان، واتە ڕێبەر گرنگایەتی نییە. جوڵانەوەکە چەندین سەری هەیە. کاریگەری ئەوانەی کە لە ڕاگەیاندە قسە دەکەن لە دەرەوەی ئێران دەژین، ئەمانە لەسەر خۆ پیشاندان نییە؟ بەڵێ، بەڵام نەک بەو شێوەی. کاریگەریەکە ئەوەیە کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی هیچ دەوری نییە لەوەیدا کە ئەو مزاهراتە دەکرێت، هیچ دەوری نییە. ئۆپۆزیسیۆن نییە کە بڕیار دەدا لە چۆ مزاهرە دەکرێت، ئەوە لوکاڵە. ناڕزایەکان لە ناوچەت لە لوکاڵدان لەو شارەکاندان خۆیان ڕێبەرانی خۆیان هەیە، هەروەکو گوتم ڕێبەرەکانیان زۆر گرنگ نین، چونکە خەڵکێکی یەکجار زۆرن. ئەو ڕێبەرە بناسرێ یان بیگرن یان بکوژرێ، ڕێبەرێکی دیکە دێتە جێگای ئەو ڕێبەرانە، بەس کاریان ئۆرگانیساخونە، ینی ڕێبەری فکری نین. چونکە ئێستاکانێ ئێمە دەبین جوڵانەوەکە خۆی فکری خۆی هەیە، ینی ئەو جوڵانەوەی خاوەن فکرە بەبێەوەی کە کەسانێک بێن خەتی پێ بدەن، بڵێن ئەتۆ دەبێ بەو ڕێگایەدا بڕۆی، یان ئەتۆ ئەو خەڵکە دەبێ ئەم دروشمەکانیش بەشێکی زۆری خۆڕسکن، بەڵام ئەگەر چاو لێ بکەیت تۆ تەنانەت یەک دروشمی مەسهەبی تێدا نابینەوە، ینی دروشمێکی ئایینی، دروشمێکی کە پەیوەندی بە دینەوە هەبێ یان داواکاریەکی دینی
بە هیچ جۆر ئەمە زۆر لەگە بەهاری عەرەبی جیاوازە دروشمێک نابینیەوە کە بڵین جیناحی بێ ینی مربوط بە فیرقەیەک بێ یان سێکتێک بێ یان حیزبێک بێ دروشمەکان هەمووی پەیوەندیان بە ئازادی و بە بژیوی ژیان و ژیان بڵین ئازادی ئەمە دروشمی سەرەکیە کە لە ناو کوردەوە دەکرێت بڵین لە قەندیلەوە چۆتە نێو بزوتنەوەی ئێرانەوە بۆتە گرنگترین دروشمیان دوایە مەرگ لە بەشی دووەمدا باسیەوە دەکەین ڕاستە ئەوە باز دەکەین مەرگ بۆ دیکتاتۆر ئەرز بێت دروشمەکان دروشمی ڕووخاندنن دروشمی ڕێفۆرمخوازینین واتە خەڵکەکە ئومێدی لە دەست داوە کە بکرێت لە ئێران دیسانەکانێ ڕێفۆرم بکرێ ئەم ئومێدە نەماوە کەوا بێت چی لە گۆڕێدایە ئەوەی کە ئێستا لە گۆڕێدایە ئەوەیە کە هەموو بزوتنەوە جۆرا جۆرەکان کۆبوونەتەوە لە ژێر مەسلەی مافی ژناندا ینی دەکرێت بڵێن ڕێبەرایەتی پێشنگایەتێکە بە ژنانە و بەشێکی زۆر ژنانی ئێران بەشدارن دەکرێت بڵین بە تایبەت لە شارە گەورەکان یەکجار چالاکانە بەشدارن حکوومەت تا ئێستا هەموو توانای خۆی بەکارهێناوە ئەمە یەکەم جارە کە دوای 11 ڕۆژ نەیتوانیەوە پاشەکشە بە جوڵانەوەیەک بکە بێمە سەر ئەو خاڵە چاودێرانی سیاسی لە مەسلەی سەرکەوتن و سەرنەکەوتنی گەیشتنە ئەنجام و نەگەیشتنە ئەنجام باس لەوە دەکەن کە خۆپیشاندانەکان ئەگەر بێت و بچووک بن دەوڵەت ئەتوانێ بە تانک و تۆپ و دەبابە هەلیکۆپتەر بچێتە سەریان و ئیتر چەندێکیان لێ بکوژێ ئەوانکە پەرت و بڵاو بکە و بە شەویش بسی لە ماڵەکانیاندا ئەلیتەکان ینی ئەلیتی خۆپیشاندن ئەوانەی سەرکردایەتی دەکەن ئەمانە لە ماڵەکانیان بگرێ بیان خاتە حەفز بە شێوێ سەرکوتی بکە لێرەدا ئایا ئەو خۆپیشاندانانەی ئەمجارە لە بواری ژمارە و قەبارەوە گەشتۆتە ئەو ئاستەی کە دەوڵەت بەهێز نەتوانێ ئەویان بکە سەرکوتیان بکە ئایا لە شارەکانی کوردستان ڕنگ بێ لە شاری مەریوان و شنۆ و مەهابات و ئەوانە ڕنگ بێ پۆلیس بە شەو بیستە سەر ماڵان بەڵام ئایا لە شارە گەورەکان لە تەورێز و لە تاران و لە مەشهەد و ئەوانە هەتا وەکو ئێستا شتی واکراوە ئایا لەو بارەیەوە تۆ پێشبینی چیەکەی لە داهاتوودا ینی دەوڵەت چ کارتێک بەکاردێنی بەڵێ دەوڵەت کارتی سەرکوتی هەیە بەڵام تا ئێستا سەر نەکەوتووە من پێم وایە تەواوی هێزی سەرکوتی هێناوەتە مەیدان ینی هەرچی هەیەی لەم چەند ڕۆژەدا هێزی سەرکوت زۆر ماندوو بوون پشودانیان نەبووە شەو ڕۆژیان نەبووە بەڵام یەک مشکلێک بۆ دەوڵەت ساز بووە ئەوەیە پێشتر مزاهرەکان لە یەک شوێن کۆ دەبوونەوە بەتایبەت جوڵانەوەی سەوز کە بە میلیۆن کۆ دەبوونەوە ئێستا ئەمە گۆڕدراوە یعنی ئێستا لە 30 گەڕک جاری وایە لە 20 گەڕک جاری وایە لە 40 گەڕک لە تاران دەبێتە مزاهرە زۆرتر شەوانە ئەو شتە ڕوو دەدا یا لە ئێوارێ ڕادەست پێ دەکا شەوانە هێزی سەرکوت ناتوانێت بەش بکرێ بەسەر ئەم هەموو شوێنەدا و ناشتوانێ هەمان هاوکات سەرکوت بکە یعنی ئەچنە شوێنێک دوایە هێزەکان دەگەڕێنەوە بۆ گەڕەچێکی دیکە ئەمە سەری لێ شێواندون دوایش ئەوەی کە هاوکات لە کەرەج و لە شارستانەکانی دەور و پشتی تاران و لەوانیش خۆپاشاندان دەکرێت ناکرێت لە شوێنەکانی تریش ڕاهێزی سەرکوت بێنێ چون جاران حکوومەت خۆپیشاندانەکان هەموو وڵاتی نەتەنی بۆەوە هەموو شار و شارۆچکەکانی نەتەنی بۆەوە کاتێکی لە تاران یا لە شارێکی گەورە یا تەنانەت لە شارێکی بچوو شتێک دەقەوما خۆپیشاندان دەکرا لە شوێنی تر ڕاهێزی سەرکوتی دێنا واتە چەند بەرابەر هێزی کۆ دەکردەوە لە شارەکانی دیکەڕا دایانهێنان بە هێلیکوپتێر بە ئۆتوبوس بە هەموو جۆرێک ئێستاکانێ ئەویان پێ ناکرێت چونکە هەر هێزی سەرکوتێک سەرقاڵی شوێنی خۆیەتی واتە ئەوە لێرەدایە هێزی سەرکوت کەمی هێناوە واتە ئەتۆ ناتوانی داوا بکەی لە سەقزەوە هێزی سەرکوت بێ بۆ مەهاباد یا لە میاندواوە بچێ بۆ ورمێ کێشەکە لەوەدایە تورک و ئازەری و کورد و هەمووی سەرقاڵی مزاهران ئەوە شەکە ئەو دیوارە ئەتنی چێشکاندووە ینی هەم دروشمەکان بوونە ئێستا لە تەورێز لە بڵین لە تاران دروشم دراوە کوردستان چرای ئێرانە یا کوردستان چاومانە ئەمە دروشمە لە تاران درا
لە تەورێت دروشم دراوە کورد برامانە ئازەری وشیارە پشتیوانی گەلی کورد ئازەری. ئەمە یەکەم جارە ئەم پروپاگەندەی حکوومەت کە دەیهەویست یعنی یەکێک لە پرۆژە فکریەکانی حکوومەت ئیستراتیژیەکەی ئەوە بوو دیواری ئیتنیچێ وا بێ هەرکام بەگوێ خەریکی مشاکلی خۆی بە ئەو هێزانە ئەو هەموو پتانسیێلە کۆ نەکرێتەوە سەریەک ینی مستێکی ئاوا گەورە لە بەرابەر حکوومەتدا دروست نەبێ بەهۆی ئەوەی کە کورد بەگوێ ئازەری بەگوێ فارس بەگوێ بەلوچ بەگوێ عەرەب بەگوێ هەر کەسە بەگوێ داواکاری خۆی پێشکەش بکە و بە تایبەت ئەگەر بتوانێت گەلەکانی تر بە دوژمنی خۆی بزانێ ینی ئەو مینتالیتەیە دروست بکەن کە بەڵێ ئازەری دەخوازێ مافی کورد بخوات بۆیەش لە ناوچەی ورمیە حکوومەت پرۆژەکەی ئەوە بوو کە پشتگیری لە تەبعیز بکات پشتگیری لە ئازەریەکان بکات لە خواردنی مڵشی کورددایان لە دەستداگرتن و چەوسانەوەی کورددا ئازەریەکان بخاتە پێشێ پاڵپشتیان بکە بۆ ئەوەی کە کورد و ئازەری وەکو دوژمن بێن نیشان بدەن و بە تایبەت مەسەلەی شیعە و سونی زەق بکەنەوە ئازەری شیعەیە کورد سونیە ئێستا ئەوە هەمووی ڕووخاوە یعنی حکوومەت لە بەرامبەر ئەگەر هێزە کوردەکانیش بڕێک وشیار بن دروشم بدەن بە دیفاع لە ئازەریەکان لە بەشی دووەم حەزەکەی باسی ئەوە دەکەین بەڵام تقریباً 7 دقەیەک ماوە بۆ تەواوکردنی ئەو بەشە حەزەکەم بگەینە ئەنجامێک هەست ناکەی لەو خۆپیشاندانەی ئەمجارە هێزە نیزامیەکان تۆزێک یان دەترسن یان ناڕەحەت و ئەوانیش ناڕازین ویانیش سیاسەتی دەوڵەتە ئەوە نایهەوێ خەڵک بە بەراورد لەگەر خۆپیشاندانەکانی دیکە زۆر بکوژێ ئایا ئەکرێ لێکدانەوەیەکی ئۆبجەکتیفمان لەو بارەیە هەبێ؟ من پێمە بەشێک لە هێزی سەرکورد خزمی خۆی کەسی خۆی تێدایە دەو خۆپیشاندانانەدا واتە ئێمە پێمان وابێ کۆماری ئیسلامی ئێستا چەند لە سەدی خەڵکی ئێرانی لە بەرامبەردایە بە بڕیاری ئەوانەی کە لە شتەکە دەکۆڵنەوە ئامار دەگرن پێیان وایە 85% بەشدارن لە مزاهرە لە دژی حکوومەتدا ئێستا لە ئێراندا ئەمە شتێکی زۆر گەورەیە ئەمە واتە ئەوەی کە ئەو هێزی سەرکورد دیارە بەشی زۆریان بنەماڵەی لایەنگری حکوومەتن یعنی ئەو 15% کە چەکدار کراون و هەموو دیارە ئەو 15% یا 20% هەموو ئۆرگانەکانی حکوومەتی بەدەستەوەیە مەجلیسی بەدەستەوەیە سوپای پاسدارانی بەدەستەوەیە فەرماندەی ئەرتەشی بەدەستەوەیە بەڵام بەدەنەی ئەرتەش لەگەڵی نییە ینی بڵێن سەرەوەی ئەرتەش خۆیان دایان ناون ئەو مۆرانەی کە سەر بە حکوومەتن فەرماندەکان بەڵام کە دەگەڕەیە ناو ئەرتەش لەگەڵ حکوومەت نین لەگەڵ خەڵکن ئەوە هەمووی مەترسین بۆ سەر کۆماری ئیسلامی واتە سوپای پاسدارانی هەیە وەکو هێزێکی ئیدئۆلۆژیک کە داکۆچی لە سیستمی سیاسی کۆماری ئیسلامی دەکات دڵی بەوە خۆشە بەسیجی هەیە بەڵام هەروەکو تۆش باست کرد ئێستا هێزی سەرکورد خۆی لەوانەیە بەش ببێ بەسەر چەند بەش داواتە بەشێکی کە بڕوای بە سەرکورد نەمێنێ بەشێکی خزم و کەسوکاری خۆی لە سەرکورددا سەرکورد بکرێ بەشێکیشی بەوە گەیشتۆ کە ئەمە خەڵکی ئێرانە لە دژێتی نەک بڵین جاسوس و سیخۆری ئەمریکا و ئیسرائیل و ئەبە جۆرەی کە حکوومەت پێناسەی دەکرد کە دوژمنانی ئێمە دژی خەڵکن دوژمنان ئەوانە بەوە دەگەن کە بەڵێ خودی خەڵکەکە ئێستا دژیانە من پێم وایە ئەو توانە و هێزایان کەمتر دەبێتەوە بەس دیسانیش ئەوەی پێویستە باس بکەین کە شۆڕشە گەورەکانی دنیاە ئێستا شۆڕشی فەرانسای شۆڕشی ئەمریکا ئینقلابی ئەمریکا فەرانسای چاولێ بکەی جاری وایە زیاتر لە چەند ساڵ 5 ساڵ 6 ساڵ تەنانەت 8 ساڵیان خایاندووە تا بە سەرکەوتون گەیشتون واتە کەوتن و هەستانەوە و کەوتن و هەستانەوە و ئەمە ئەوەی کە ئێستا گرنگاوەیە دابران ڕوویداوە واتە هەم دابران ڕوویداوە لە پارادایمی ڕێفۆرم خوازەکان کە حکوومەت ئیسلاح دەکرێت ڕێفۆرم دەکرێت چاکسازی تەواو بوو ناکرێ خەڵکیش نایهەوێ چونکە بڕوا بە چاکسازی نەماوە ئەوە
دووسێ دەقەم ماوە پرسیاری دواییمە ئایا سیاسەتی دەرەوە دەکرێت کاریگەری هەبێ لەسەر هێشتنەوەی ڕژێم ئەگەر هاتوو ڕژێم لە هەندێک دۆسیادا وا دیارە ئێمە نامانەوێت بە دوور و درێژی باسی مەسەلەی دۆسیای نوکلێری ئێران بکەین ئەمە خۆی لە خۆیدا بەتەنیا بەرنامەیەکی دەوێت بەڵام لە هەموو دۆسیاکاندا دۆسیای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کێشەی ئیسرائیلدا کێشەی یەمەن و سووریا ئەوانەدا ئایا ئەگەر ئێران تەعویزێکیدا وڵاتانی ئەمریکا چونکە بەڕاستی بایدنیش ئێستا کە هەڵبژاردننی لە پێشە پێویستی بە دەستکەوتێکی وایە و ئێمە ماکرۆنمان بینی کە لەسەر مێزەکەی ئیبراهیم ڕئیسی چۆن دانیشت بوو زۆر نەرمونیان بوو هەڵوێستێکی نەبوو و هەڵوێستی بەڕاستی خۆرئاوا بەگشتی ئەمن لاواز دەبینم لەو بارێ ئایا ئەکرێ ئەوان بتوانن ئەم جارە ئێران ڕزگار بکەن ئەگەر هاتوو ئێران تەعویزی بۆدام بەڵێ پرسیارێکی زۆر گرینگە ئەوەی کە ئێستا ڕوون بۆتەوە ئەوەیە کە ئۆباما کاتی خۆی لەگەڵ ئەو جوڵانەوەی ڕێفۆرمخوازی ڕوبەڕوو بوو پشتیوانی لێ نەکردن هەرچەند قسەی کرد واتە چەند جارێک قسەی کرد کە ئێران نابێت توندوتیژی بکات و دەبێت گوێ بگرێ لە خۆپێشاندەران و دەبێت داواکانیان جێبەجێ بکرێ و گوێیان لێ بگرێ و ئەوانە مافی خۆیانە ناڕزایی دەرببن ئەو شتانە بەڵام لە عملدا وای کرد کە کۆماری ئیسلامی بگەڕێتەوە بۆ نێو کۆمەلگای نێونەتەوەیی وەکو حکوومەتێکی نۆرمال سیر بکرێ پەیوەندیەکانی ئاسایی بکرێتەوە لە ڕووی ئابوودیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیپلۆماتیکەوە چاوپۆشی بکرێ لە مەسەلەی مافی مرۆڤ چ ئەو شتانەی پێشتر ڕوویدا بوو چ ئەو شتانەی کە دەو چەند ساڵی کە ئۆباما لەسەر کار بوو ڕوویدا یعنی زۆر حاسانکاری بۆ کۆماری ئیسلامی کرا ئێستا هەینی ڕەخنە بەرامبەر بە بایدن بۆتەوە بەڵام ئەو ڕەخنەیە نەک لەلایەن ئۆپۆزیسیۆنی ئێرانیەوە بەڵکو لەلایەن کەسایەتی سیاسی لە ناو خودی حیزبی دموکراتی ئەمریکایەدا یعنی ڕەخنەکە توندی کە تۆ نابێ هەڵەکانی ئۆباما دووپات بکەیتەوە تۆ دەبێ پشتیوانی واقعی بکەیت دوایە هێندێکی هێز و بڵین شتی جیهانیش دیارە ئوروپا زۆری حساب لەسەر ناکرێ لەوەیدا کە بیهەوێ مەسەلەن نە لە تەحریم و گەمارۆکاندا ئوروپا و دوای ئەمریکایە کەوتەوەی لە ڕاستی بێ ئەمریکا دایناون ئوروپاش قبولی کردووە کە ئەو گەمارۆیانە هەبن و بەم شێوەیە بەڵام ئێمە ئەبینین سەرمایەداری گەورە ئەوەی تکنیک وەکو ئیلان ماسکە ناوی ئەو کابرای دایناوە ئینتەرنێتی خۆڕایی بۆ ئێران وەکو بۆ ئوکراینە جێبەجێیان کردەوە دیارە 2 مانگ 3 مانگ 4 مانگ دەخایێنێ بەڵام پشتی حکوومەت دەشتێنێ ینی کۆنتترۆلی کۆماری ئیسلامی بەسەر زانیاری و ئاڵ و گۆڕکردنی زانیاری لە ناو دەچێ ئەمە زۆر شتێکی ینی گەورەیە ئەمە من پێمە جێبەجێ دەبێ هەر لە ئێستاوەش کەوتۆتە بواری پراکتیک دوای هێندێک دام و دەستگا لە ئێرانە بەنهێنی دادەندرێن بۆەوەی کە خەڵکی ئێرانی ئیتر وابەستە بە ئینتەرنێتی دەوڵەت نەبێ ئەوەی کە دەوڵەت بۆی داناوە هەر کاتێک پێی خۆش بوو دەیبەستێ هەر کاتێک پێی خۆش بوو دەیکاتەوە یان مەحدودی دەکا یان ئیختیشاشی دەخاتە سەرێ بە شێوەی جۆرە جۆر ئەمە زۆر شتێکی گرینگە من ئەوەشم پێم وایە سیاسەتی ئەمریکاش دەگۆڕدرێ نەک بەهۆیەوەی کە بایدن و دموکراتەکان گۆڕاون بەڵکو بەهۆیەوەی کە ئەو گوشارەی کە ئەم جارە خەریکە لەلایەن خەڵکی ئێرانەوە دێ زۆر گەورەترە لەوەی جارانی پێشوو وەجگە لەوە ئەمە نیشان دەدا کە حکوومەت ئەگەر نەتوانێت سەرکوتیکە نەتوانێت کۆی کاتەوە ئەم وڵاتانە مەجبورن ینی ناچارن کە هێندێک هەڵوێستەکانیان بگۆڕن تا ئێستاش هەر ئەوەی کە ئەو ڕەخنانە لە ناو خودی بڵین حکوومەتی ئەمریکاوە کاربەدەستانی باڵا و گەورە ئەو ڕەخنانەیان گرتووە بەهۆی ئەو تەقینەوانن ینی نەک تەقینەوە بەهۆی ئەو جوڵانەوەیە کە لە ئێرانێ خەریکە ڕوودەدا بەهۆی ئەو ئەخبارەیە کە لە ناو ئێرانی ڕادێواتە کارتێکەری دەبێت لەسەر سیاسەتی ئەمریکایە لەسەر سیاسەتی ئەوروپایە ئیتر کۆماری ئیسلامی و مەسلەی نیۆکلێرەکەی دەتوانین باسی بکەین بەڵام مەسلەکە ئەوەیە کە نابێت تێکەڵام بکەین ئەمریکا دەخوازەیە
ئەو ئاژانس چاودێری هەبێ بۆیە پێی خۆشە ئەوروپاش دەخوازێ کە پێکهاتنی ئەتۆمی بکرێ بەڵام ئەمە بەم مانایە نییە کە ڕێگا دەبەستێ لە پشتیوانیکردن لە خەڵکی ئێران واتە ئەو پێکهاتنە دەچوارچێوەی مەسلەی ئەتۆمیدایە ئەگەر پێک بێن بەڵام دەرگاکانی دیکە کە داهەنەویست دەرگای دیکەشی بۆ بکەنەوە بۆ کۆماری ئیسلامی شیرکەتای ئەوروپی و ئەمریکی بچن لەوێ مەسلەی ئەو سەرمایه‌داری کە لە جیهاندا هەیە لە ئێرانیش بەبێ بربەست ڕێگای بۆ بکرێتەوە من پێم وایە ئەوە جێبەجێ نابێ بەو ئاکامە دەگەن تا ڕوخانی حکوومەت ئەم شتە جێبەجێ نابێ و ئەم حکوومەتە ناتوانێ وڵامدەری ویستەکانی سەرمایه‌داری جیهانی بێت چونکە سەرمایه‌داری جیهانی پێویستی بە ئەمنیەتەیە پێویستی بە ئاشتی و سوڵح هەیە پێویستی بەوە هەیە ئەو شیرکەتانە لەوێ پارێزراو بن لە ئەمنیەتدا بن دە و دو سێ ساڵەشدا زۆر شیرکەتی ئەوروپی و ئەمریکیەکان دیارە ئێستا ڕێگایان پێنراوە ئەوروپیەکان حاضر نەبوون بچن بۆ ئێران نەک بەهۆی دەوڵەتەکانیانەوە خۆیان لە ڕووی ئەمنیەتی سەرمایەوە پێیان وابوو پارێزراو نییە مانەوەیان لە ئێران یا چوونیان بۆ ئێران واتە خودی شیرکەتەکان بڕیاریان داوە کە نەچنەوە ئەوە زۆر گرینگە ینی سیاست مەدارەکان ڕێگایان لێ نەگرتوون شیرکەتی فەڕەنسی یا شیرکەتی نازانم ئاڵمانی فلان بچنەوە لە ئێران کاری ئابووری سەرمایه‌داری بەرنەپێشێ قازانجی خۆیان وەدوا بکەون بەڵکو ئەوەی کە بوارە سیاسی و ئەمنیەتیەکە بە بوارێکی گونجاو نازانن دەبێتە هۆی ئەوەی کە ئێستاش ئێران ینی ئەو چەند شیرکەتێکە بوو گەڕانەوە ئەوەی فەڕەنسەوی ئەوەی مربوط بە نەوت و گازە ئێستا ناوەکەیم لە بیرچێتەوە لە ئێران بوو کەچی گەڕاوە بۆ لە باشووری جوابزانم هەرە و شیرکەتە نەماوە ئێستا لەوێش پاشەکشەی کردووە ناوەکەی تۆ دەیزانانی ئێستا لە بیرم چێتە بەس ئەوە زۆر گرینگە ینی ئەوە ینی ئەوەی کە سەرمایه‌داری جیهانی هێندێک شوێن هەن کە شەڕ و ئاژاوایان تێدایە خۆی لێ دوور دەکاتەوە ئەگەر ڕێبەرانی سیاسی ویستێکی پێچەوانەشیانە بێ بڵێن ئێمە خوازیاری ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی باشە بە بینە کۆتایی ئەم بەشە کاک سەلاح لە بەشی دووەمیندا باس لە کاریگەری خۆپیشاندانەکان لە ناوچەی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران دەکەین زۆر سپاس دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمدا بووی هەتاوەکو بەشی دووەمی خۆشحاڵ بووم زۆر من سپاس دووبارە بەڕێ بینەر و بیسرانی هێژە بەم شێوێ دەینە کۆتایی بەشی یەکەمین تکایە ئاگدار بن لە بەشی دووەمیندا باس لە کۆمەڵێک دۆسیای دیکەی هەستیار دەکەین سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئێران باس لە هەرێمە کوردیەکان دەکەین و باس لە کۆمەڵێک کێشەی دیکە دەکەن دڵنیاتان دەکەمەوە کە شتی نەبیسترا و شڕۆڤەی نوێ دەبینن تا بەرنامە و تا بەشی ئایندە کاتێکی خۆش ڕێز و سڵاو